لە لێکۆڵینەوە نوێیەکانیاندا زاناکان ڕایان گەیاندووە هەندێک ڕجێم جگە لە دابەزاندنی کێش دەبێتە هۆی گەنجکردنەوەی مێشک. ڕجێمەکان لەوانەش ڕجێمەکانی دەریای ناوەڕاست دەوڵەمەند بە سەوزە و خۆراکی کەم پرۆسسکرا و دەتوانن کاریگەر بن لەسەر سیستەمی مێشک. توێژینەوە نوێیەکان دەری دەخەن ئەو خۆراکانەی کە بڕێکی زۆر سەوزە و خواردنە دەریاییەکان و دانەوێڵەی تەواویان تێدایە دەتوانن ڕێگری لە پیربوونی خێرای مێشک بکەن. پشکنینی مێشکی بەشداربوانی ئەم توێژینەوەیە دوای ماوەی 18 مانگ دەری دەخات کە مێشکیان بە هەمان شێوە بە 9 مانگ گەنجتر بووە لەگەڵ خۆراکی دروست. هەروەها ئەم توێژینەوانە دەری دەخەن کە تەمەنی بایۆلۆژی دەتوانێت زۆر زیاتر بێت لە هەستێک. لە توێژینەوەیەکی ئەم دواییەدا سکانی مێشکی 102 بەشداربوو بەکارهێنراوە. ئەم سکانانە جارێک پێش تاقیکردنەوەکە و دووبارە دوای 18 مانگ دوای ڕجێمە جیاوازەکان گیراون. هەروها ڕجێمەکانی گروپە بەشداربووەکان بریتی بوون لە ڕجێمێکی دەریای ناوەڕاست کە مێشکی زۆری تێدا بوو. بەکارهێنانی مریشک لە بری گۆشتی سوور و ڕجێمێک لەسەر بنەمای ڕێنماییە خۆراکیەکان. لە کاتی تاقیکردنەوەکەدا خەڵک نزیکەی 2.3 کیلۆ کێشیان دابەزاندووە. هەروەها مێشکیان نزیکەی 9 مانگ بچووکتر بووە بۆ هەر ڕێژەیەک لە دابەزاندنی کێش.